ئەم ساڵ کۆلێژی زانستم تاوا کرد لە بەشی کۆمپیوتەر لە زانکۆی هەڵەبجە و بە پرۆژەیەک بەشداریمان کردووە لەم فیستیڤالەیە. پرۆژەکەمە ئێمە بریتە لە ناوی ڕاوێژ یاساییە کە وێبسایتێکە، هەروە کردومانە بە موبایل ئەپلیکیشنیش بۆ وەردو سیستەمی ئەندروید و iOS. لەم پرۆژەی ئێمە هاوڵاتیان یاریمی کوردستان ئەتوانن پارێزەر بدۆزنەوە. ئێمە لە ناو وێبسایتەکەمانە شارەکان یاریمی کوردستانمان جا کردێتەوە، هەروە جۆری کێشەکانیشمان جا کردێتەوە. واتە کەسێک کە لە شاری سلێمانیە شارەکەی خۆی دیارەکە، جۆری کێشەکەی دیارێکە چ کێشەیەکی هەیە، ئەو پارێزەرانەی بۆینێ کە لەو بوارایی شەگەن. هەروەها لە ناو وێبسایتەکە ئێمە وەکو تۆڕێک کۆمەڵاتیمان لێ کردووە کە بەشێکی تایە محامیەکان ئەتوانن ئەکاونت دروست بکەن بۆی کە شت بڵاو بکەنەوە، زانیاری یاسایی بڵاو بکەنەوە، خەڵک ئەتوانێت لایک و کۆمنتیان بکە، وەکو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و پرۆفایلی تایبەتی خۆیان بێت. خەڵکی احتیاجی ژەر ئەتوانێت ئەکاونت دروست بکە بۆی پەیوەندی بکات پارێزەرەکان و ئیشیان لەگەڵا بکە. طبعاً ئەم پرۆژە ئێمە کارەسانێکی زۆر باوەڵاتیانەکە و یەکەم جارە لە کوردستانە شتی وا بکرێت لەبەرەوەی کە خەڵک ڕۆژانە کێشەی توش دەبێت و بە دوای ڕقمی پارێزەر و پارێزەری باشە ئەگەڕێ بۆ ئیشی خۆی. ئێمە لێرە زۆر بە ئاسانی بە چەند چرکەیەکی کەم ئەتوانێت لەو شاری خۆی بۆ جۆری کێشەکەی خۆی پارێزەرێک بدۆزێتەوە. هەروەها بەشێکی تریتیا ئەوم لەبیر نەچێت لە ناو وێبسایتەکەیە کە سێرچێکی گەورەیە، هەموو پارێزەرانی هەرێمی کوردستانی تیا بێ. تۆ ئەگەر بەس تەنها ناوی پارێزەرەکە بزانی ئەتوانی سێرچی بۆ بکەی بە کوردی، هەموو زانیارێک تایەتە لەسەری بۆی بتوانانی پەیوەندی پێ بکەیت و ئیشی لەگەڵا بکەیت.